ئەو یادەتان پیرۆز بیتن 8 مارس ساڵی 1908 ژن 15,000 ژن لە ئەمریکا لە نیویۆرک مزاهرەیان کرد. مزاهرەکە دژی سێ شتان بوو. یەکەمیان ئیشکردنیان زۆر بوو، لە 7 سەعاتی زیاتر بوو ماندی دەبوون. ئەوەی یەک. دووەمیان جگەلەوەی سەعاتێکی زۆر ئیشیان دەکرد پارەیەکی کەمیانش وەردەگرت. سێیەمیش حەقی دەنگدانیان نەبوو، تەنها پیا و دەنگیان دەدا. 15,000 ژن هاتنە سەر شەقام، ئەوجا بەبەر شاڵاوی لێدان و گوشتن و ئەوانەکەتن. میم لە متحیدا لەو ڕۆژیوە بوو مافی ژنان، ئەوجا کردیانە جەژنی ژنانی جیهانی. 8 مارس ئەعلان کرا بە جەژنی ژنانی جیهانی. يعني بۆی بزانم معلوماتان هەبیتن، يعني ڕەنگە خەڵک نزانێتن. ڕۆژی 8 مارس لە تەواوی ژنانی جیهان پیرۆز دەکەم، بە تایبەت ژنانی کورد، چونکە ژنانی کوردیش لە خەبات و تێکۆشان بێ کۆڵنەدان کاریان کردووە، بە تایبەتیش لە ناو ڕێزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان گرنگیەکی تایبەت بە ژنان دەدرێتن. بۆ نمونەش هێرۆخان ژنی سەردەمی شاخ بووە و ئەرشیفێکی مێژووی بۆ بە کامیرەکەی خۆی بۆ یەکێتی بەجێهێشتووە. لێرەوە دەستخۆشی لە بەرپرسی کۆمتێ ڕێخستنی بەردەڕەش و ستافی کۆمتێ ڕێخستنی بەردەڕەش دەکەم. ئەو بۆ نەجوانیان بۆمان ڕێخست و دڵخۆشیی خۆیان بۆمان دەربڕی.